ساڵێک تێپەڕدەبێت بەسەر سەپاندنی لێبڕین و کەمکردنەوەی مووچە بەسەر فەرمانبەراندا. لە پاش ساڵێک هێشتا هیچ ئاسۆیەک بۆ کۆتاییاتنیە و ستەمەش دیار نییە. ئەمە لە کاتێکدایە حکوومەت ئامادەنی ناوی لێبنێت لێبڕین لە زاری بەرپرسانەوە بەخۆ گونجاندن ناوی دەبن. من وەکو فەرمانبەرێک هیچ ئاسۆیەک نییە، چونکە هەموو جارێک وعدەیەن، هەموو مانگێک وعدەیەن بە فەرمانبەران، بەس بە وعدەکانە نابەنە سەر، هەرێکی بە جۆرێک داوا لە بەغاکەن، خۆیان پارەیان نییە، داوا لە بەغاکەن کە بەغا پارەیان بۆ بنێرێ. وعدەکانی بەغا چەرک و وعدەکانی ئەمانە، چونکە ئەمان لەگەڵ بەغا ڕاست ناکەن. من باوکی خۆم خانە نشینە فەقیرە، یعنی دوو مانگ چارێ 300 سارێکی دنێ بەشی هیچ ناکە، هەر بەشی هیچ ناکە. ئەیتر چۆن کاریگەرینەوە تاوە بازاڕەکەمانە سەیریکە نە وەڵام وڵاتە هیچ ومێدی هویەیەکی نەماوە مەگەر کەسێتر بێ ئەمانە ڕاماڵێ و سەر لە نیوە حکوومەتێک تەشکیل بکرێت و حکوومەتێکی هەندێک کەسی دەستپاکی ڕازگۆی صادقی دیندار ئەم وڵاتە بەرەم بەڕێوە ئەنا حتا ئەمانە لەسەر دەور بن نەبەخوا ئەم وڵاتە خراپترە بێ باشتر نابێت. لە ساڵی 2014ەوە بەشێک لە مووچەی فەرمانبەران پاشەکەوت کرا و ماوەی ساڵێکیشا لێبڕینی مووچەش بە ڕێژەی لە سەدا 21 بەسەر مووچەی فەرمانبەراندا جێبەجێ دەکرێت کە مووچەخۆران ئەوە بە نایاسایی و ستەم دەزانن و کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکان دروست کردووە. کابرا لە مستەوایەکی بەرزە بژی و چینی فەقیریش هەر دایمەن ئەسەن ئەمڕۆ لەم کوردستانە بەس چینی مووچەخۆر فەوتاوە. ئەتە ئەگینا ئیسا بڕۆ کابرای مەسوول 1000 کۆمپانیا و 1000 ئیشی کەی هەیە، ئەسەن هەر گوێ لێنێ بڕۆ کابرا. لێبڕینی مووچە پەیوەندی بە هەموو سێکتەرەکانەوە، نەگەر بڵێن کەسابەتی قوماش و بازرگانی شتەکان، هەموو پرۆژەکانی تریش پێوەستن بۆ مەسەلەوە. ئەوانەی کە مووچەیان بەدەستەوە ئەڕۆن بۆ ڕێکەوتنی مووچە و لەگەڵ حکوومەتە دانیژین کێشەیەکانی و پێویستیان بە مووچە نیە، چونکە خۆیان مووچەی خۆیان زەمانە نەک بۆ ئێستا بۆ 1000 ساڵی تر و بۆ نەوە کوڕە و کوڕیان پێویستیان بە مووچە نایە. بەڵام باجەکەی تەنیا خەڵکی فەقیر و هەژار و کەسبەی داناوان هیچ باگێکیان نیە و دڵنیاشم خەڵکی کوردستان هەتا ئەمانە لەسەر حکوم بن متمان و سیقی پیان نییە. هاوڵاتیان و مووچەخۆران تاکە ئومێدێکیان بۆ کۆتاییێنان بە لێبڕین و پاشەکەوتکردنی مووچەکانیان ڕێکەوتنی بەغدا وەرێن بوو. وێڕای تێپەڕبوونی چەند مانگێک بەسەر ئەو ڕێکەوتنەدا هیچ بڕگەیەکی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەی لەو نێوەندەشدا زەرمەند یەکەمە تەنیا هاوڵاتیان و مووچەخۆران یەرێمن. تا ئێستاش حکوومەت یەرێم هیچ پلانێکی لەبەردەست نییە بۆ کۆتایی پێێنانی لێبڕینی مووچە. مووچەخۆرانیش دەڵێن بڕوایان نییە جارێکی دیکە مووچەی تەواوەتی لە ژێر دەسەڵاتی ئەم حکوومەتە بخەنەوە گیرفانیانەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.